کاک شەهاب بەرێ ئەمە خزمی خوشکم ئەم لۆ چەند جارە دێمە داخوازی لۆ سامانی کوڕم باش ئەمە ئەوەندە خراپی ژنمان نادەنێ ئەستەغفیرڵە کاک زەمین هەی سەلامت بێت تۆ قسەیە دەکەی ئەمە لەنگۆ باشتر دەبینینەوە بەس بڕوات هەبی ئەمن چەند جاران لەگە سیمای قسەم کردیە دەڵێ ئەمە ناتانم بێت بە سامانی کەم بۆچی برامە برام لە برازای چێوە بەس بۆ خۆت دەزانی ئێستا کچ بە زۆری بە مێر نادرێتن بە قسەی خۆیانە ئەویش دەرێ ئەمن ناکەم پلە حەز دەکەم کەسێک هەیە لە ناو ئایلەی مە ڕێگری بیتن کەسێک ئێ ئەو کەسە چییە کوڕم دە پێمان بری با بزانی پلە ئەگەر کەسێک نەبیتن ئەمن چ عیبمە خوێندنم تاوا کردیە سیارەی خۆمم هەیە خانی خۆمم هەیە چەندی زێر بێ لۆشی دەکەم یعنی لۆ مێردم پێ ناکە سام کوڕی خۆمە ئاگامان لێیە توی باش دەناسی بەزۆکی پێم گوتی ئەو ناتانی دەری وەکو برایەک تەماشەت دەکەم کاتزەوی ئێستا کە کچەکەی خۆمان بانگ دەکەین بابێ لەبەر دەوی بوو بەخوا ڕاستکەی دێڵم قودرەت کچەکەمان باکە بابێت باش سیما کچم وەرە سیما وەرە کچم وەرە دانیش وەرە کچم سیما ئەوە ماری خارت چەند جار پێش ئێستا هاتینەوە لە بۆ داخوازی تو ئێستاش ئەوە دیسان هاتینەوە ئەو جەحەز دەکەین بە خۆت شەرمێ مەکە قسەیان لەگەر بکە و ڕێی خۆتیان پێ برێ کچ ئەتو ئێستا ڕازی مێر بە سامانی بکەی نەخێر تۆ چێوە ڕازاوە ڕازەوە ئەلو چۆنی ڕازاوگیان نەوەڵڵا ڕازاوگیان ئێستا بە تەمان بڕۆینە دەرەوە با بۆ کاتێکی تر بێ بە قوربان باشەگیان تاو ئیسراحەتی کرد یاڵا هەتاکەی و دڵپیسیە تا ئێستا هیچە بەم نەوە بینیوە سیما پێشم کەوەدەی یاڵا كوريا لا هذا مش هذا كي ها كل ذاك النية باخذ لقى خشكم هذا موعد لقى خشكم مش هذا على ما هذا كي هيدا برا رجع خذ شتو مينم